ئەم کاتتان باش سڵاوتان لێبێت سەرەتا سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو خوێندکارە خۆشەویستانە و ئەو کەس و چالاکەوانانەی کە بەشدار و پشتیوان بوون لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردوودا. ڕاستیەکەی ڕاگررتنی خوێندن بە بڕیاری سەرۆکایەتی زانکۆ لە ئەنجامی ئەوە دێ کە خۆپیشاندانەکان پەرەی سندووە و بەرفراوان بووە سەرجەم شار و شارۆچکەکانی گرتووەتەوانێ بە پایتەختی هەرێمی کوردستانیشەوە و لە ئەنجامی ئەو ناڕزایەتی و خۆپیشاندانانش لە جیاتی وەڵام بە داخوازیەکان بدرێتەوانێت توندوتیژی لێکەوتوتەوانێ بارودۆخێک دروست بووە کە بارودۆخێکی نەخوازراوە دیارە لەلایەن خوێندکارانیش و لەلایەن خەڵکو و چالاکەوان و خەڵکی سیاسی شەوانێ. بەڵام بۆ ئەوەی کە هەدەفەکە دیارە ئەوەیە کە خۆشپیشاندانەکان سار ببێتەوانێ و خاو ببێتەوانێ و موفق نەبن لە بەروی کە زانکۆوە دەوام هەبێت تەلە خۆکارە چێتوانێت کە ڕۆشتەوە بۆ ئەوی لێوەتوانێت بە ئاسانی زیاتر برەو بە چالاکیەکانی بێ. ئەمە شێوازێکە ڕێگەیەکە لە ڕێگەکانی بەرتەسکردنەوەی ئازادیەکانی ڕادەربڕین کە خۆپیشاندانی یەکێکە لە بنەماکانی ئازادی ڕادەربڕین و پێشکەشکردنی هەر داخوازی و داواکاریەکە. بۆیە ئەمە یەکێکە لەو ئیجراعاتانی کە بە تەریقەیەکی تایبەتی گیراوەتە بەر دیارە لایەنی سلبی و لایەنی ئیجابی تایە. لایەنە سلبیەکەی ئەوەیە کە ڕێگریکردنە لە دەربڕینی ناڕزایەتی خەڵک، ڕێگریکردنە بەرتەسکردنەوەی ئازادیەکانە. لایەنە ئیجابیەکەشی ڕەنگەوە تەفسیرکرێت کە بارودۆخەکە بەرەو توندوتیژی و ناهەمواری ڕۆیشتووە ئەمە ڕەنگە ببێتە مای ئەوەی کە تۆزی ئارامیەک ببەخشێتەوانێ. بەڵام بڕوام وایە کە خوێندکاران و تەنانەت چین و توێژەکانی تری کۆمەلگاش کە پشتیوانی دەکەن لە خوێندکاران بڕواناکەم ئەوە بە ئاسانی دابمرکێنەوانێ لەبەرەوەی کە حکوومەت وەڵامێکی بەجێ و تەواوەتی نەداوەتەوە. ئەوەی کە هەیە یارمەتیدانێکە دیاریکراو نیە، میزانەکە دیاریکراو نییە. بەپێی دەستوری عێراقی خوێندن لە هەموو ئاستەکان و هەموو قۆناغەکانی خوێندنە بە خۆڕاییە و بە پێداویستەکانی دابین بکرێ و بەپێی یاسا و ڕێنمایەکانیش ئەوەی معمول بۆ لارێمی کوردستان بە درێژایی 10 ساڵ و بە درێژایی 50 ساڵی ڕابردوو لە عێراقیشدا خوێندن هەموو قۆناغەکانی لەسەر دەوڵەت بووە و هەموو پێداویستەکانیشی بۆ دابین کراوە. ئەمەی کە ئێستا هەیە بەداخەوانەیە کورت کراوەتەوە لە دەرماڵەی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان لەگەڵ کەمی خزمەتگوزاری لە ناو قسمی داخلیە. بەڵام لە حەقیقەتە لە ناو قۆناغەکانی بنەڕەتیشە حکوومەت دەستی بردووە بۆ بردننی بڕێک لە ئەو پارەی کە لە حانوتی قوتابخانەکان دەستەکەوێتەوانی. من پێرێ لەگەڵ بەڕێوبەری قوتابخانێکە قسەم کردەوە لە 100% ئەو قازانجەی کە ئێمە ئیکەین لە ناو حانوتی قوتابخانەکانە تەربیەی باتەوە بۆ خۆی. لە هەمان کاتیشە بڕینی نەسریە کە ئەدرا بە هەندێک لە پەیمانگاکان بۆ نمونە هونەرە جوانەکانی سلێمانی کاتێک ئەتڕۆحە تەقدیمەکرێ کاتێک لە ساڵان تەخەڕۆژەکرێ بڕێک پارە و نەسرێ دیاری کرابوو بۆ خوێندکاران بۆی بتوانن پێداویستەکانی خۆیانی پێدابینکەن لە جلوبەرگە لە خواردنە لە هاتوچۆی لە ئینارێ لەو شتانی کە پێویستە بۆ تەقدیمکردنی ئەتڕۆحەیەک بۆ نمونە مەسەرەن لە بواری شانوێیە کە پێداویستی هەیە. بەڵام ئەمانە هەمووی بڕاوە. لە چەند ساڵی ڕابردووە حکومەت بە فەرمی دەستی بردوو بوو ئەم مەسەلانە. حقیقەتەن ئەوەی کە من ئەمەوێ زیاتر باسی کەم وە بە پێویستی ئەزانم ڕوون ببێتەوە بۆ جەماوەری گەلەکەمان و بەتایبەتیش بۆ قوتابیان ئەوەیە کە ئەبێ ئێمە دەست بەرین بۆ جەوهەری دروستبوونی ئەم کێشەیە. مەسەلەکە لەوانیە حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەبووە، قەیرانی ئابووری هەبووە، بۆیە دەرماڵەی بڕیوە و ئێستش هێشتا قەیرانەکەی تەواو نەبووە بۆیە دەرماڵە ناو. چونکە حقیقەتەنەوەی کەیبین یەکسەم داهاتی ناوخۆزیە بۆ دووەم فرۆشتی نەوت زیادی کردو، سێهەم لە حکوومەتی عێراقیوانێ پارە دێ مساعداتی نێودەوڵەتی بەردەوامە. ئەمەش واز لێ بێنە. بڕوام وایە ئێمە قەنەعەتمان وایە کە ئەم حکوومەتە سیاسەتێکی ئابووری داڕشتووە کە ئێوێ خۆی لە بەرپرسیارەتی قانونی و ئیداری و مالی بدزێتەوە لە بەرامبەر بە کۆمەلگایە بنجا لە چین و توێژی جیاوازەوە دەست پێیەکە. جەوهەری ململانەکە ئەمەیە. خوێندکاران و خەڵکی کوردستانیش کە تەرەفی دووە من بەرامبەری وەستاون ئەیانەوە حکوومەت بەم بەرپرسیارەتە یاسایی و قانونی خۆی هەستێ. بۆ نمونە باشە ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە ئەمان قەیرانی دارایی و ئابووریانێ دەرماڵە نادەن زەحمەت نەبێ ئەینەوت بۆ بە خەڵک نایەن. خۆنەوت هەیە، خۆیان بە ئیعترافی خۆیان 450,000 بەرمیل نەوت بە ڕسمیەوەی کە هەیە ئینتاجەکەن و دەیفرۆشن. باشە نەوت هەیە
کە بەرمی لێ نەوت بەڕەوا نابین بۆ خەڵکی کوردستان بۆ دێهات نشینەکان باشە ئەمە دلیلی چێ دلیلی حکوومەت خۆی نایەوێ ئەزمەی بنزین بۆچی دروست بووە خۆیان دروستیان کردووە بە طریقەیە لە طریقەکان لەبەرەوە وازحە حکوومەت سیاستێکی گرتوۆتە بەر سیاستێکی سەرمایهداری زاڵمانەیە کە ئێوێ هەرچی خزمەت گوزاریەکەیە هەرچی بەرپرسیارەتیەکی یاسایی هەیە لە ڕووی داراییەوە کە لە ئەستۆیەتی بۆ خزمەتی کۆمەلگا بیبڕێت و کۆمەلگا بخاتە بەر بەرپرسیارەتیەوەی خۆی ژیانی خۆی بەڕێوەبەرێت لە هەمان کاتیشە ئەبینی لە کەرتی تایبەتیشە فرسەتی کارۆک و پێویست نییە مەسەڵەن خوێندکاران لە دوایەوەی چەندین ساڵ بە عارەقەی ناوچەوانی خانەوادەکانیان ماندووبوونی خۆیان شەونخونی خۆیان بڕوانامە بەدەسێنن دوایی چارە نووسیان دیاری نییە کێشەکانی قوتابیان لە هەرێمی کوردستانە دەرماڵە و قسمی داخلی نییە دەرماڵەیە نەبوونی خزمەت گوزاری قسمی داخلیە بڕینی پارەی بردننی پارەی حانوتی حتا قوتابخانە بەنەڕەتیەکانە بڕینی ئەو نسریەیە کاتی خۆی کە ئەدرا بە قوتابخانەکان و لە هەمان کاتە دوایی چارە نووسیان دیاری نییە لە وڵاتێکا کە ئەوە زیاتر لە 10 ساڵی ڕێکە ئەم حکوومەتە بەدەیان هزار دەرچووی زانکۆ پەیمانگاکان دانامەزرێنێ خاڵێکی باشەکانوسمانیانی لێرەدا پرسیارێک دێتە پێشۆژەنا بت باس لەوە دەکەیت کە دەڵێ حکوومەت خۆی نایەوێت دۆخەکە چارەسەر بکە ئەگەرنا لە توانایدا بەشی چارەسەری کێشۆگرفتەکانی ئێستای هەرێمی کوردستان دەکات بۆ نمونە کێشۆگرفتی خوێندکاران پاشەکەوتی موچە ئەوەی کە ئێستا لە حکوومەت ماوەتەوە ڕاگیرتنی با بڵێن پرۆژە خزمەت گوزاریەکان حکوومەت لە توانایدا ئەم پرۆژانە بخاتەوە گەڕ و پارە و یاخود دەرماڵی خوێندکاراندا کێشەکانی ئێستای هەرێمی کوردستان چارەسەر بکە ئەگەر حکوومەت بەردەوام بێ لەم سیاسەتە ئابووری بەردەوام بێ لە نەبوونی شەفافیت بەردەوام بێ لە نەعەدالەتی بەردەوام بێ لە قۆرەخکاری لە هەموو جمگەکانی ئابووری و ئیداری لە کۆی کۆمەلگا و ئیداراتە بێگومەن ناتوانێت چارەسەری کێشەکان کا بەڵام ئەگەر واز لەمانە بێنێ ئەوەی خۆیان ناوە چاکسازی ئەوە چاکسازی نییە ئەوە بڕینی قوتی خەڵکە بڕینی موچ دەرماڵی فەرمانبەرانە ئەم حاڵەتانە چاکسازی بنەڕەتی ئەبێ لە شادەماری ئابووری و لە شادەماری بازرگانیەوە دەست پێ بکە ئێمە بڕوامان وایە ئەگەر بێت و حکوومەت بە تەواوەتی بیەوێت چارەسەری ئەم کێشانە بکە ئەبێ سیاسەتی ئابووری خۆی بگۆڕێ یەکەمیشت پلانێکی کورتخایانی هەبێ دووەم پلانێکی درێژخایانی هەبێ بۆ گەشەپێدانی ئابووری لە بوارەکانی گەشت و گوزار لە بواری کشت و کاڵی لە بواری پیشەسازی و لە بواری پیشەسازی نەوتدا و لە هەمان کاتیشە ئەو گرێبەستەنەوتانی کە کردویانە پێداچوونەوەی پێ بکەن گرێبەستێ بستنەوە کە بە بەرژەوەندی گەلەکەیان بەرژەوەندی تەنانە دەسەڵاتدارێت و حکومڕات درێژەدان بە دەسەڵاتدارێت و حکومڕانەکەی خۆشیان بێ بۆیە ئەساسی قەزێکە لەوایە کە ئەم حکوومەتە پیادەی سیاسەتێکەکە ئەم سیاسەتە بەسەر و ماڵەوانی هەرێمی کوردستانی هەڕاج کردووە لە بەرامبەر بە کۆمپانیایە بیانیەکان لە مەسلەی نەوت و گازە و لە بەرامبەر بە کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە هەندێک بواری بازرگانی و لە هەندێک بواری ئابووریە کە دیارە بەشێکی زۆری ئەم کۆمپانیانە زۆر بەدەگمەن ماونەتەوە بۆ کۆمەڵی خەڵکی بززمانی متوسط حال یان مەسەلەن خاوەنی اقتصادێکی متوسط بن زیاتر چەند گروپێکی کۆمپانیا لە هەولێر و دووەک و سلێمانی و منطقەی گەرمیانە کۆنتترۆلی بەشی زۆری ئابوووریەکەیان کردوتەوانێ و بەبرهێنانیەکی درێژخایەن ناکەن تا هەلی کار بڕەخسێنن لەبەرەوە من بیدایەت باسم کرد کێشەکان تەنیا خۆی لە دەرماڵە و خزمەت نەبوونی خزمەت گوزاری ناو بەشە ناوخۆیەکان ناگرێتەوانێ چارەنووسی قوتابیان دیاری نییە لە داهاتووە دانامەزرێن و هەلی کاریشان بۆ ناڕەخسێ لە ناوە لە دەوڵەتە پێشکەوتوەکانی جیهانە دیارە سیستەمی سەرمایه‌داریەکێ لە خصلەتەکانی ئەوەیە کە ئەزمەی اقتصادی دروست بێ و بێکاری دروست بێ بەڵام مەسەلەی بێکاری لە زۆر دەوڵەتی پێشکەوتووە بەچی چارەسەر کراوە بۆ چارەسەرکراوە بیمەی بێکاریە دەن بێ خاڵک مدەتێک بەر لە دوو کابینە لەمەوبەر بۆ ماوەی 6 مانگ مانگی 150,000 دیناریانەیە بۆ خوێندکار و خوێندکارانی دەرچووی زانکۆ پەیمانگان و بەڵام دانەمەزراون هەر 6 مانگ بوو جێبەجێیان کرد و کۆتاییان پێهێنا باشە لەبەرەوە ڕێگە چارە هەیە بۆ ئەوەی کە بۆ دانەمەزراوەکان چی بکەن بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگاکانی ئێستا چی بکەن بەڵام تەبان ڕێگە چارە ناکرێتە بەرکە ئەم بدۆخی کە ئێساریمی کوردستان گرتویانەتە بەر مەسەلەن بۆ نمونە ئەم مەسئلەیە بۆیە من لەسەر جەوهری قەزێکە قساکەم کە پەیوەندی بە فەلسەفەی سیاسی حکومڕانیەوەی لە مەسەلەی ئابووریە لە تەنزیمی بەڕێوەبردننی کۆمەلگایە جیاواز ململانەکە لەسەرمەیە کۆمەڵانی خەڵک بەبێەوەی هەست بە خۆشیان بکەن چوونەتە ململانەیەکی چینایەتیەوە لەگەڵ دەسەڵاتدارێتی لارمی کوردستانە بۆ نمونە ئەمان بۆچی خزمەت گوزاری لە زانکۆکانە بڕن بۆچی ئەڵێن کە لە
شەشی ئامادەیەکان و پیشەسازیەکان و پیشەیەکانە دەرەچن جێگە بۆ خوێنکارنی لە زانکۆ ئەهلیەکانە لە حکومیەکانە ئەی لە ئەهلیەکان بۆیە لەبەرە وای بەرپرسی یەکەم لە هەرێمی کوردستان لە حکوومەتەکەی لە هەرێمەکەی لە سەرکردایەتی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە خۆیان خاوەنی زانکۆن باشە ئەگەر بێت و ئەمان برەو بە زانکۆی حکومی بن خزمەت بکەن دەرماڵە بدەن بە شەناوخۆیەکان خزمەت گوزاری تەقدیم بکەن ختەلەبە چۆنە چێ بۆ خوێندنێک بەپارە بێت لەبەرەوە بازاڕەکەی ئەمان کزە بێت لێرەدا مەسالەکە بازارە مەسالەکە کۆنتترۆلکردنی ئەم کۆمەلگایەیە دەستیان بۆ بنەوت بۆ گاز بۆ پێستا بۆ مشتێ بردو ئێستا دەستیشان بۆ خوێندن بردووە دەمێکە بناغی ئەم سیاسەتیان داڕشتووە باشە ینی لە وڵاتانی دنیاش کاتی خۆپشاندان نەکرێت بۆ ئەو دەکرێت کە داواکانیان بخەنەر و حکومت وەڵامێکی جدی داواکاریەکانیان بداتەوە دەکرێت بڵین لە هەرێمی کوردستان کاتێک خۆپشاندان نەکرێت بە نمونە دوایین خۆپشاندان کە خۆپشاندانی خوێندکارانی زانکۆپەی بانگەکان بوو کە تیایدا داوای دەرماڵە و ئەو شایستەدارایەنی خۆیانیان دەکرد کە 8 ساڵە بەردراوە لە پاڵەودا داوای باشترکردنی دۆخی خۆیان دەکرد لە ناو کەمپەکانی زانکۆ وەروارە ناو بەشە ناوخۆیەکانیشدا دەکرێت بڵین خۆپشاندان لە هەرێمی کوردستان هیچ ئەنجامێکی هەیە بێگومان خەڵک چین و توێژە کۆمەڵایەتەکان کاتێک کە خۆپشاندانەکەن ناڕزایەتی دەربڕن بە ئاوات و بە هیوای ئەوەوانە دێنە مەدان کە دەرەنجامێکی هەبێ بەڵام زۆر جار ئەم حکوومەت و دەسەڵاتی ئێمە وەکو پێویست نایە بەدەم داخوازەکانەوە بۆ نمونە ئێستا ئادوا بڕیاری ئەنجومەنی وەزیران چییە؟ ئەڵێ پشتیوانی دارایی وەزارەتی خوێندنی باڵاکەین بۆ ئەوکاری قوتابیان لەگەڵ چاکردنی بەشەنەوە خۆیەکان نایوێ ئاعترافەوە بکە دەرماڵە بژێڕێتەوە جارێکی تر لەبەرەوەی فەلسفەی سیاسی و تێگەیشتنە ئابوووریەکەی بۆ بەڕێوەبردننی حکومڕانیە سبەینێ چین و توێژەکانی تری کۆمەڵایەتیش داواکاری تری تەقدیمەکەن ناچێتە ژێربار بۆیە لێرە یەکێک لە نەئاسایی بوونەکانی وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان لە نایاسایی بوون لە مامەڵەکردنە ئەم دۆخەیە کە دەسەڵاتدارەتی جواب ناداتەوە منەمەوێ قسەیە لەسەر ئەوە بکەم ئەزمموی وڵاتان چۆنە لە تەواوی دنیاە بە درێژایی مێژوو گۆڕانکاری لە ژیانی کۆمەلگا چۆن ڕوەدا یا ئەوە تا حیزبە سیاسەکەن دانیشن ئیتیفاقی سیاسەکەن شکلە لە حکومڕانی بەڕێوە بن و وردە هێدیەتی گۆڕانکاری لە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و ئیداری خەڵکاکەن بە زمانی خوێندنیشەوە هەمووبارەکان یان ئەوە تا ململانی دیموکراسی پیاداکەن و بە ئینتیخابات هێزێکێتە سەر حکوم بەرنامەیەکی تر تەقدیمەکە هێزێکی تر ئاڵوگۆڕەکە بەرنامەی تر تەقدیمەکە یان ئەوە تا ئەم دەسەڵاتدارێتێ لە ئەنجامی ناڕزایەتەکانی خەڵک دێ بەدەم داخوازیەکانەوە بەڵام ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە ئینتیخاباتەکەی تەزویر دەکات باشە اتفاقی سیاسی ناکات اتفاقی سیاسی لەگەڵ حزابی معارەزاکە جێبەجێی ناکات چین و توێژ و دەستەکانی مامەسایی ناڕازی و دەستەی ناڕزایەتی خەڵکو و گروپەکانی فشار و چی ئەچن لەگەڵ پەرلەمان کۆبن و لەگەڵ حکوومەت کۆبنەوە یاداشتێنێ ئیمزایە دەنێ جێبەجێی ناکە خەڵک ناڕزایەتی دەرە ئەبرێت جێبەجێی ناکە لەبەر ئەمە یەکێکە لەم دۆخەنە ئاساییانەی کە بۆ تەمایی ئەوەی زۆر جار خەڵک سەر هەڵگرێ وڵاتەکە بە جێبێڵێ یان نەچێ بۆ دەنگدان یان ئەوەتە خۆپیشاندانی ناڕزایەتی بەردەوامی ببە بە بڕوای من ئەگەر پرسیار لەوە بکەیت ڕێگە چارەسەر چیە ڕێگە چارەسەر هیچ نییە بەغێری ئەوەی درێژە بدەین بە خەباتێکی مەدەنی سەراسەری بەردەوامی نەگوەرزی بێ و هەموو چین و توێژە کۆمەڵایەتەکان بەشداریشکەن و لە هەمان کاتیشە حزابی سیاسی کە خۆی بەدڵسۆز لەگەلەکەی زانێ بەبێ ڕتوش و بەبێ ترس داکۆشی لە مەطلبی لە داواکاری مەطلبیەکانی چین و توێژەکان کە ئەمە قسەی حەزەکەم قسەیە لەسەر ئەمە بگەم ئەمە قسەیەکی ڕاست و نازانستیە لە ڕووی سیاسیەوە ئەڵێن ئەمە حزبی سیاسی لە پشتە حزبی سیاسی یا بێ حکومڕانی کا بێ معارەزە بێ ئەوەی حکومڕانی کە حکومڕانەکەوی معارەزابی حەقی خۆیەتی بە شێوەیەکی مەدەنی داکۆچی بکە پشتیوانی بکە لە داخوازیەکانی جەماوەر بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە چەند حیزبێکی ئۆپۆزیسیۆن هەل لە چەپەکان هەل لەوانی لە پەرلەمانەوەن بەیاننامەی سیاسیان دەرکرد بۆ پشتیوانی کردن مامۆستایانی ڕانازی دوێنێ بەیاننامەیان دەرکردەوە 100 مامۆسای زانکۆ و پرۆفیسۆر لە زانکۆی سلێمانی پشتیوانیان لە داخوازیەکان کردووە ئێمەش بووەش بە حاڵی خۆمان وەکو حیزبی شووعی کوردستان بەیاننامەی سیاسیمان دەرکردووە و پشتیوانی خۆمان و پشتیوانی جەماوەرەکەزانی بۆیە ڕێگە چارە بوو ئەمەوەیە درێژەدان بێ بە خەباتێکی جەماوەری مەدەنی چونکە ئەم دەسەڵاتە بە خەباتی جەماوەری مەدەنی نەبێ نایەتە ژێرباری داخوازیەکان ئەزمموی چەند ساڵی ڕابردووانەیە باشە کاک عوسمانیانی یاسا لە هەرێمی کوردستان دەکرێت بڵین هۆکارە بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە ڕێگەوە بتوانن داخوازیەکانی خۆیان بەدەست بهێنن ئەگەر یاسا سەروەرە ئەگەر یاسا لە هەرێمی کوردستان پەیڕەوەکرێت دەبینین لە چەند ینی لە ماوەی ڕابردوودا و تا ئێستاش ڕووداوی کوشتن و هەروە پێشەلکاری بەرامبەر بە خۆپیشاندەران
ینی هێرشکردە سەر ڕۆژنامەنووسان بەردەوامی هەبووە و بەردەوامیشی دەبێت دەکرێت بڵین لە فەراغی چی ئەم ڕووداوانە ڕوەدەن هەر هەمان حاڵەتە کە باسمان کرد ئەم دەسەڵاتدارێتە لە بەروی ناوێ گۆڕانکاری لە سیاسەتیەکە نایەوە خزمەتی پێویست ئەو ئەرکە یاسایی کە لە بەرپرسیارەتی خۆیەتی لە حکوومەتە هەیەی جێبەجێ بکە ناچار پەناباتە بەر پێشێلکردنی یاسا لە هەرێمی کوردستانە بڵێ یاسانی یاسا هەیە یاسای تونند و تویژی بەرەنگاربوونەوەی خێزانیە یاسای حوالی شخصیە یاسای ڕۆژنامەنووسیە یاسای نەقاباتێ یاسای خۆپیشاندانێ بەڵام یاساکان پێشێلکاریان تیاکرێ لەلایەن ناوەندە حکوومیەکانەوە لەلایەن ناوەندە هێزە ئەمنیەکانەوە بێ گومان تیایشان هەیەی لە ناوم هێزە ئەمنیانەیە کە زۆر جار ڕەچاوی یاساکە بەڵام بە شێوەیەکی گشتی کەیبینی ئەوەی لە دۆخەکە بینیمانە تەقە لە خەڵک کراوە غاز فرمێزڕێ ڕژاوە شەق لە ڕۆژنامەنووس هەڵدراوە شەق لە قوتابی هەڵدراوە خەڵک گیراوە بە دەیان و سەدان کەس گیراوە تا ئێستا ئامارێکی فەرمینیە لە هەرێمی کوردستان چەند گیراوەی کێ باسی 300 کەسەکە کێ باسی 600 کەسەکە و چەندین خەڵک فشاری خراوەتە سەر لە دام و دەستگا ئەمنیەکان لە سنووری هەولێر ئەڵێنە بێت تۆ پاکانە پڕکەیتەوە بێ تعود بە اینجا بەرەبیەوە پاکانەیە ئەوە لەگەڵ حقوقی ئینسانە ناگونجێت لەگەڵ یاسا بەرکارەکانی حتا حکوومەت هەرێمی کوردستان خۆیان ناگونجێت کە ئینسان حەقی تعبیرکردن لە ڕێی خۆی هەیە کە هەیەتە مەدان خۆپیشاندان تعبیرکردن لە ڕێی خۆت بە شێوەیەکی مەدەنی کە تۆ یەیت ڕێگری لەکەی تەنانەت دەستیان بۆ ئەوە بردەوەی کە بینیت لە چەند ڕۆژی ڕابردووە ئەفسەرێک بەشق کە لە سەری قوتابیەکەدا ڕۆژگارە ڕەشەکانی سەردەمی دیکتاتۆریمان بیرێنێتوانێ هەواڵێک بڵاو بۆتوانێک وایە دەستگیر کراوە دەدرێ بە دادگا ئەوە کارێکی باشە ئەگەر کارێکی وا کرابێت ئەوش پێویستی بە ئەوەی ئەو بتمانێ بسەلمێنرێ بۆ خەڵک ئەمە تەنیا مۆزوعەکە ئەمە فسەرە نییە و ئەم برادرە پۆلیسانە نیە من حەزەکەم لێرە بانگێش بۆ خوێنکاران بکەم کە ئەوانیش چەند بتوانن خۆیان دوور بگرن لە هەندێ پەرچەکردارێک کە ئەبێتە مایی ئەوەی تو دوتیژی ڕووبات چووکە بەشێکی زۆری ئەو هێزانەی کە لە چالاکیەکە مەدانیەکانن لە سەدانەوەتیان کوڕی فەقیر ڕۆژارن بە ناچاری پەیانیان بردووە پەنایان بردووە بۆ ئەم پیشە و کارە ئەوە دەسەڵات و حکومڕانی و بەرپرسە ئیداری و ئەمنیەکانن لەسەر و ئەمانیشەوە دەسەڵاتدارە سیاسەکەیە فەرمانیان پێکە ئەم شێوازە لە تونند و تیژی بەکاربێنن لە هەمان کاتیشا خوێندکاران ئەمێ ئەم نقطەیە بڵم زۆر ضروریە هێرشکردنی ئاگراوی بۆ سەر فەرمانگەی حکومی هەڵەیە هێرشکردن بۆ سەر مەقەڕاتی حیزبی هەڵەیە ئەمە چارەسەری کێشەکە ناکە بڕوان پێ بکە ئەمە زۆر جار گومانەیە کە لەوانەیە هەندێک ناوەند و کەسانێک دەست بخەنە ناو خۆپیشاندانەکانەوە قسەیەکەیە گوایە ئەم خۆپیشاندانانە دروست کراوە نەخێر ئەم خۆپیشاندانە زەمینەی ناڕزایەتی کۆمەڵایەتی ئابووری ئیداری مەوجودە خەڵک لە ئەنجامی ئەمە خۆپیشاندانەکە بەڵام من یەچم دەسی تێخەم جەنابەتەچی دەسی تێخی بە عقارێکی خراپەوە ئەوە ئێمە لی بەرپرسیاری قوتابیان لی بەرپرسیار نییە ئەوە چین و توێژە کۆمەڵایەتی نیە کاکە ئەزانی هەزاران کرێکارە سە بێکارە بەدەیان هزار کرێکار بە سەدان هزار کرێکار لە هەرێمی کوردستانە بێکارە خۆ ئەم قەیرانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە قەیرانی خوێندن پرۆسی خوێندن نییە قەیرانێکی گشتگیرە لەباری ئابووری و لەباری ئیداری و لە حکوومەتی هەرێمی کوردستانە تا ئێستا ئەمانە نایەنەوێ احتراف کەن ئەم حکوومەتە حکوومەتی غرورە ئەگەر حکوومەتی غرور نەبێت دانانی شێ بڵێ من دەرماڵە ناگێڕمەوە هاوکاریەکەم هاوکاری چی خۆ ناتوە سواڵە لێ بکە بەپێی دەستوری عێراقی ئەبێت تو حەقی بۆ دابینکەی بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستانە حکوومەت ئەبێ واز لەم غرورەی بێنێ دانانێ بە قانونەکانە دانانێ بە مافەکان سپاسی جناب تەکەم عوسمان زێندانی ئەنجامی سەرکردایەتی حەزبی شێوایی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ببوورە بن مەسئولی مەڵبەندی سلێمانی حیزبی شووعی کوردستانم پێشتر وەگاگەدار بووین بەڕێستانە داواتان کرد بۆ گەندامی سەرکردایەتی حەزبی شێوایی من داوام کردبوو من مەسئولی مەڵبەندی سلێمانی حیزبی شووعی کوردستانم ڕەنگە غەڵەت دێوەتێ سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بیت بۆ